ساڵ لە بیسەران و بینەرانمان لە هەر شوێکن. خۆشحاڵم ئەم ساڵ لاگەڵ هاوکارم هەرما محەممەد ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتەکانی ڕوانگا بۆ ساڵی 2020 پێکەوە بە دوو کۆڵی پێشکەشەکە. یەکەم پاڵێوراو لە بەشی دەستپێشخەری کار چراخان بێسوونە تەمەن 25 ساڵە و لە دایکبووی شاری سلێمانیە. پاڵێراوێک دەرباز بۆ پاڵێراوە دوێ ئەوژی گولستان ناوخۆشە دەستپێشخەری کارە 25 ساڵیە ژی هەولێرەیە هەرچووە ئابووری و کارگێری کارە شارەزایی چێکردنا پەیکەرەدا هەیە لێ قالبی. ناسکە عومەر پاڵێوراوێکی دیکەی ئەم ساڵی خەڵاتەکانی ڕوانگەیە کە تەمەنی 24 ساڵە و دانوشی شاری هەولێرە. ناسکە ئێستا قوتابی بەشی بەڕێوەبردننی کارە. براوەی یەکەم بۆ بەشی دەستپێشخەری کار بریتیە لە بەڕێز گوڵستان ناوخۆش. پیرۆزە. ناوم گوڵستان ناوخۆش عزێرە بەشداریم کردووە لە پێشبڕکێی خەڵاتەکانی ڕوانگە لە بەشی دەستپێشخەری کار و بە خوشحالیەوە بووم بە براوەی یەکەم. هیوادارم لەم جورە ئیڤنتانە زۆر بن. زۆر سپاس. بەشێ داهێنانên زانستیدا مەژیژی gelek twastiyet cudayî hemî beşê dijî vî beşî da êkem palêvra û yekêbirkiyetke li ser dezveyînana xelatê yekê ew jî mêvan Ebdilezîz e ji wî 22 sala ji dihokê ye qutabî endaziyarî elektronîyat e peywendiye li zankoya Emerîkî. پاڵێوراوی دووەم ئالا محێدین تەمەن 24 ساڵ دەرچووی بەشی زانستی فیزیایە لە زانکۆی هەڵەبجە. Somaniha jiyê 22 sala akinciya bajêrê Hewlêrê ye derçûya kulîja endaziyarê ye hezûviyana wê her ji zarokîniyê zanist dahênanê zanistî bûn. براوی یەکەمیم بۆ بەشی داهێنانی زانستی سۆما نیهات پیرۆزە. سۆما لە هەولێرە هاتووم تەمەن 22 ساڵ لە کۆلێژی ئەندازیاری بەشداریم کرد لە خەڵاتەکانی ڕوانگەی ساڵی 2020 و زۆر بە خۆشحاڵیەوە پلەیەکەم بەدەستهێنا. ئەوە شانازێکی زۆر گەورە لە بۆم بۆ هۆی ئەوەی کە هەوڵ و ماندووبوونەکانم بەهەدەر نەچوو. Beşê program sazî Eymen Sabrî xelkê parêzgeha Duhokê ye ji bajêrê Zaxo ye ji dagwê sala 1998 ye nûke qutabiyê kulîjî kargêrî aborî beşê zanistên darayî Van. پاڵێوراوی دووەم بیلال قادر تەمەن 22 ساڵە و دانیشتووی ناحەی بازیانە سەر بە شاری سلێمانی. Herman Hesen jiyê wî 22 sala akinciyê bajêrê Duhokê ye derçûyê beşê endaziyarî naftema wê çend salan e dwarê grafîk û dîzayn û programsaziyê de kar dikir. براوەی یەکەم بۆ بەشی پرۆگرامسازی بریتیە لە ئەیمەن سەبری. ناوی من ایمان صبری اسماعیل است. خلات روانگه 2022 بجدار بیمه بش پروگرام سازی داب ناو پروژه پیش گران از گله کیف خوشم کمپلایی که دست خوابی نادی و اوی چند پتر هیوی دامن کو از پتر برافش بابش. دبشê Kurta Çîrokê da êkem palêwra û digelme Ehmed Samiye jî 21 sala xwînkar e li beşê ragihandin û kulîja adabê. دەچینە لای پاڵێوراوی دووەم لە بەشی کورتە چیرۆک ئەویش بەهزات محەممەدا تەمەن 25 ساڵە و لە دایکبووی شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانە و دانیشتووی شاری هەولێری خۆشەویستە. Palêwrawê siyê Lawîn Mihemede jiyê wê 21 sala akinciya qeza qelatizê ser parêzgeha Silêmaniyê ve derçûya kulîja zanistê ye beşê kîmyayê. براوەی یەکەم بۆ بەشی کورتە چیرۆک خات و لاوین محەممەد پیرۆزە.
ساڵتان لەبێ من لاوێن محەممەد تەمەنم 21 ساڵە لە قەزای قەڵاتزێەوە هاتووم و دەرچی بەشی کیمیای زانکۆی دووەکەم ئەم ساڵ زۆر خۆشحاڵم کە ئەم ساڵ بەشداریم کردە لە خەڵاتەکانی ڕوانگەوە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە بەشی کورتە چیرۆک هەڵبەتە من ساڵی پاریش هەر لە ڕوانگە بەشداریم کرد و بەڵام چیرۆکەکەی من هەڵ نەبژێردرا پەیامی من بۆ لاوان ئەوەیە کە هیچ کات بێهیوانە بن هەمیشە باشترین هەوڵی خۆتان بدەن و ئەوەی تریشی بەخوا بسێرە. یەکەم پاڵێوراو لە بەشی هۆنراوە سەدا مستەفایە تەمەن 20 ساڵە و دانیشتووی قەڵاتزێیە. سۆما عەبدولقادرش دایکبووە ساڵە 1990 22 ساڵە لە قەزا شەقلاوە دژی. پاڵێوراوی سێیەم لە بەشی هۆنراوە عەزیز حوسێنە تەمەن 22 ساڵە و دانیشتووی قەزای سۆرانە. براوەی یەکەم سۆما عەبدولقادر پیرۆزە. سۆما عەبدولقادر 21 ساڵم لە سلێمانی بە هۆنراوە بەشداریم کردووە بۆ خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2020 و پلە یەکەم بەدەستهێناوە زۆر خۆشحاڵم و هیوادارم لەم جۆرە ئیڤێنتانە زۆرتر دووبارە بکرێتەوە. زۆر سوپاس. بەرەف بەشێ دیڤدا ئەم بەشێ شەشێ ئەوژی بەشێ وێنە کێشانەیە. ئێکەم پاڵێوراوت گەلمەدات ئەڤروکەدای بۆکێ برتیر سەرخەلاتێ ئێکێ دوێسێتیان ئەوژیگانە عمارە ژیێوێ 22 ساڵە ئاکنجیا باژێرێ سلێمانیە دەرچووە کولیجە هونەریە بەشێ شێوەکاری لقێ وێنە کێشان. پاڵێوراوی دووەم لە بەشی وێنە کێشاندا دوین هێمنە تەمەن 18 ساڵە قوتابی پۆلی 12 لە شاری هەولێر لە منداڵیەوە وێنە دەکێشێت و ساڵانە بەشداری پێشانگای هونەری قوتابخانە دەکات و بەردەوام دەبێ بۆ پێشخستنی کارەکەی. کیژان سید گل صدیق ژیێوێ 23 ساڵە ئاکنجیا سلێمانیە خوێندکارە قۆناغاسیە الكولیژە هونەرین جوان. الفائز الأول لفئة الرسم هي جيانا عمر. ناوم گیانە عومەر سەعیدە براوەی بەشی وێنە کێشان بۆ ساڵی 2020 و زۆر خۆشحاڵم کە توانیم ئەمڕۆ لە مەراسیمەکەدا بتوانم بە براوەی یەکەم. بەشی هونەری ریسایکلینگ و پاڵێوراوی یەکەممان شەیما ناجی تەمەن 25 ساڵە و دانیشتووی هەولێرە بڕوانامەی بەکەلیۆسی لە زانستی فیزیادا هەیە. پاڵێوراوە دوێ سەلار ئەنوەر ژیێوێ 25 ساڵە ژێ هەولێرەیە دەرچووە بەشێ پەیمانگا هونەرین جوانە. پاڵێوراوی سێیەم لە بەشی هونەری ریسایکلینگ شەیدا ڕەمەضانە تەمەنی 24 ساڵە و دانیشتووی شاری هەولێرە. براوەی یەکەم بۆ بەشی هونەری ریسایکلین سەلار ئەنوەر. سەلار ئەنوەر قادر بەشداریم کردو لە خەڵاتەکانی ساڵی 2020 لە بەشی ریسایکلین و هەروەها متمانم بە داهاتووی خۆم هەیە. بابە دەرێ مەیدان لە بۆڵدان نازانم بەگوێن دەرێدار برێم قەراتی بیراو لێرێ کاکە لە کاچێگۆ ئەوڕۆکە بەوێ سبیانێ لە من لە ڕکا ئەمن لۆ خۆمرە شەرعانم دەچاڵدەوە لە منیا دەگرتەوە خوردە پەلکا عەزێکردن ئەینێ خۆشەوەکی کووردا دەنێ خەتێ سمێران ئەیامان و سەداما چیشدا دەنێ بنێ ئایا ئای مەمولکە
دەچینە سەر بەشی تاکژەنینی موزیک. پاڵێوراوی یەکەم لا بەشی تاکژەنینی موزیک ژیان لوقمان تەمەنی 18 ساڵە و دانیشتووی شاری سلێمانیە. ئازر عەبدولمەجید دۆڵازێکی 22 ساڵیە خەلکێ باژێرێ حەسەکێ. ژووری شوان تەمەن 20 ساڵە و لە سلێمانی خوێندکاری دوا قۆناغی بەشی موزیکە لە کۆلێژی هونەر. براوەی یەکەم بۆ بەشی تاکژەنی میوزیک ژۆڵی شوان. جۆلی شوان بەشداربوو لە تاکژەنی موزیک لە خاڵاتەکانی ڕوانگە بۆ 2020. زۆر خۆشحاڵم کە توانیم پلەیەکەم بەدەست بێنم. بەڕاستی بەشداریکردن لەم پێشبڕکێیە جێگەی شانازیە. زۆر خۆشحاڵ بووم. زۆر هەوڵ و ماندووبوونمان پێوە دیار بوو و سپاسی هاوڕێکانیش مەکەم. ئەوانیش ژەنیاری باشن، هەوڵی باشیاننا. جێگەی شانازیە و زۆر سپاس بۆ ڕوانگە فاوندیشن. بەشێ نەهێ هێبەری دوماییگێ بەشێ کورتە فیلمە. یەکەم پاڵێوراو عومەر کەمال تەمەنێوی 25 ساڵە دانیشتەی پارێزگا دۆکێ قەزا ئاکرێ. پاڵێوراوی دووەم لە بەشی کورتە فیلمدا ئەژین کاوا تەمەن 22 ساڵ دانیشتووی شاری سلێمانیە دەرچووی کۆلێژی هونەرە بەشی سینەما. دەریابە کرد ئێک ji پاڵێوراوێ دیە دوی بەشیە ژیەوێ 24 ساڵە ئاکنجیە باژێرە سلێمانیە دەرچووە کولیژە هونەرێن جوانە بەشێک گرافیک و دیزاین. براوەی یەکەم بۆ بەشی کورتە فیلم ئەژین کاوە. ناوم ئەژین کاوەیە بەشدارم لە خەڵاتەکانی ڕوانگی ساڵی 2020 لە بەشی کورتە فیلم. دڵخۆشم کە توانیم پلەیەکەم بەدەست بێنم. گرنگترین شت بەلای منەوە تەنها بەشداریکردنەکە بوو و سوپاسی هاوڕێکان مەکەم کە ئەوانیش بەشدار بوون لەگەڵما و دەستخۆشیم لە دووەم و سێمەکەشەیە ئەوانش ئیشەکانیان زۆر جوان بوو و سوپاسی ڕوانگەشەکەم بۆ ئەم دەرفەتەیان زۆر سوپاس. دەچینە سەر کۆتا بەشمان کە بەشی فۆتۆگرافیە. یەکەم پاڵێوراو ئەمڕۆ لەگەڵمان بەشدارە سروشت عومەرە. سروشت تەمەنی 19 ساڵە و دانیشتووی شاری هەولێرە قوتابیە لە بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی زمان. پاڵێوراوێ دوێ دوی بەشیدا هێمن عادلە لاوەکێ ژێوی 24 ساڵە ئاکنجیە باژێرکە سیروانە لە پارێزگا حەڵەبچەی شەهید. دیار ئیبراهیم تەمەن 15 ساڵ گەنجترین پاڵێوراوی ئەم ساڵە. دیار دانیشتووی شاری هەولێرە و قوتابی پۆلی دەیەمی زانستیە ماوەی 2 ساڵە لە بواری فۆتۆگرافی چالاکە. The first place winner for photography category is Diyar Ibrahim. ناوم دیار ئیبراهیمە خەڵکی شاری هەولێر تەمەنی 15 ساڵە. ئەم ساڵ بەشداریم کرد لە خەڵاتەکانی ڕوانگە بەشی فۆتۆگرافی کە توانیم پلەی یەکەم بەدەست بێنین. ئەو خەڵاتە وەک هاندەرێک بۆ خۆم بەکاردەهێنم بۆ ئیشی گەورەتر و سەرکەوتنی زیاتر ئینشاءالله. توجی وەک من بریندار هەنا گەلێک وەکیمە بەلکی زێدەترژمە هەنا گەلێک وەکیمە بەلکی زێدەترژمە لێلێ مالام بار کرلولو چونه وارانلو هفالو